سڵاوتان لێبێت لە بەرنامەی ئەم جارەماندا بە دوواداچوون بۆ سەنتەرەکانی جوانکاری دەکەین کە بەشێکیان بوونەتە هۆی بارگرانی و کردنە قوربانی سەردانیکەرانیان. لەم بەرنامەدا چیرۆکە تراژیدیەکان لە ئازاری قوربانیەکانەوە بۆتان دەگوازینەوە و لە دواتریشدا وەک هەمیشە لایەنە پەیوەندیدارەکان ڕوبەڕووی پرس و کێشەکە دەکەینەوە. لەگەڵماندا بن و بینەر بن بزانین ئەو کەسانەی کە بوونەتە قوربانیکێن و لایەنی پەیوەندیدار بۆچی وەکو پێویست نەیتوانیوە ڕوبەڕوویان بێتەوە. ئەو کەسانەشی کە بەرپرسیانن لە خراپکردنی دۆخی تەندروستی ئەو سەردانیکەرانە بۆچی وەک بەرزەکی بانان بۆی دەچێت. سێ دەی تەمەنی تەواو کردووە، بەڵام بەهۆی هەڵەیەکی پزیشکیەوە تەمەنی بەهاری بەرەو خەزان هەنگاو دەنێت. دوای ماوەیەک دابڕان لە پرۆسەی خوێندن دەگەڕێتەوە و بڕوانەمەی باڵا بەدەست دێنێت. ئەمە بەستی خۆ ئامادەکردن بۆ ئاهەنگی کۆتایی خوێندن سەردانی ناوەندێکی جوانکاری لە شاری هەولێر دەکات. ئەمە بەستی چارەسەرکردنی گرفتێکی بچووک لە دەم و چاویدا. ڕازاوە ئیسماعیل دەڵێت دوای ئەوەی ڕیکلامێکم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینی ڕاستەوخۆ ئەو سەنتەرەم هەڵبژارد و سەردانم کرد. بەڵام وەک خۆی دەڵێت لەگەڵ سەردانیکردنم فریویاندام و لە نەشتەرگەریەکەوە بۆ سێ نەشتەرگەری جوانکاری هانیاندام. بۆ ئەو مەبەستەش بڕی $5500 کە بە زمانە بازاڕیەکە 55 وەرەقە دەکات لێیان سندم. چیرۆکی ڕازاوە لێرەدا کۆتایی نایەت. کاتێک پزیشکەکەی نەشتەرگەری بۆ ئەنجام دەدات و جەستەی دەشێوێنێت بە شێوەیە کوڵمی لای ڕاست و چەپی ناوسەنگ دەکات و دەماری تامکردنی لە کار دەخات و ناوسک و چەند شوێنێکی دیکەی لە کەدار دەکات. من لە شاری هەولێر تەڵەبە بووم، تەڵەبەی قسم داخلی بووم. لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتیەوە ڕکلامەکانی ئەم دکتۆرە بەڕێزەمە بینی. کاتێک چوون بۆ لای وتم حوتی مانگ بوو، حوتی هەشت بوو، حوتی هەشتی 2023 بوو. وتم کاک دکتۆر من پێویستم بەوەیە یەک تۆس کوڵمەکانم لاوازکەم، هیچی ترم ناوێ. وتی لە ڕێگای کونێکی بچووکەوە بۆتەکەم ئەتر کە عملیاتەکەی وتی پێویست بەوەیە هەنێ وردەکاری شتی تریشت بۆ بکەین. هەر چۆنێ بێ منی هێنا ئەو قەناعەتەی کە ئەم جوانکاریەم بۆ بکە لە بڕی ئەوەی بۆی ئەنی بڕە پارێکی زیاتر وەرگرە. عملیاتەکە بۆ بەیانی بۆی کردم 12 کاتژمێر لە ژێر بەنج بووم. من کاتێک هاتمەوە هۆشت وەک قەسابێک بووم، پشتە گوێم هەمووی تەقەڵ بوو، زگم هەمووی تەقەڵ بوو، یعنی دەماری ملم ئازارێکی زۆری هەبوو و پشتە سرم هەمووی کێشەی تیا بوو، ئەنی بە جۆرێک بووم نیوە بەشەرێک بوو. منیش وتم سکرتێرەکەی خۆی نارد بۆلام، وتم بێ زەحمەت ئەمەیە دکتۆر ببینم. وتیان ناتوانی هەستیەوە لەبەرەوەی گیانت هەمووی تەقەڵا. دکتۆر نەهاو بۆلام، ئەم شەوە نەهات بۆلام. چەند دەرمانێکیان یامێ هەتا بەیانی منیان ناردمەوە بۆ ماڵەکەی خۆم. وتیان دوای 15 ڕۆژی تر وەرەوە بۆلامان. کاتێک 15 ڕۆژی تر چوومەوە بۆلایەن وتیان عملیاتەکەت سەرکەوتو نەبووە بۆ دووبارە ئەەکەینەوە، کێشە دروست مەکە. منیش وتم 10 ڕۆژێکم ماوە بۆ تەخەڕوجم، ئیترەوە بۆ عملیاتەکەیان بۆ دووبارە کردمەوە. کاتێک بۆیان دووبارە کردمەوە زیاتر من شێوام کە شێوام کرد سەڕومەتەکەت کرد. من بەس بۆ سەڕومەت چووم وتی لە ڕێگای کونێکی بچووکەوە بەس ئەم تەقەڵی لە پشت گوێم کردووە. جگە لەوەش وتم تۆزی ژانە سەرم هەیە، وتی بۆ تۆکست بۆ سەرەکەم بۆ ئەوەی ژانە سەرەکەت نمێنێ. بەڵام بۆ تۆکسەکەم وادی بەسەر چوو بوو، پشتە سرم هەمووی قژی لە بتەوە بە باڵگەوە هەموو قسەکانم بەڵێ. من ئەمویست هەموو بەڵگەکان هەمووی لە کاتی خۆیان قسەی لە سەرا بکەم. بەڵام ئەمە پێشی دەکەین بۆ ئەوەی لای بینە ڕوون بێت کە لای ئێمە شوون بێت کە ئایا ئەم قسەی جەناب قسەی ئەمە شوێنی دەرزیەکە موادەکەی بەسەرچوو بوو. ئەتر من ڕۆژ بە ڕۆژ قژم لێ بێتەوە. ئەو پزیشکە دەڵێ بەسەرچوو نەبووە، جەناب چۆن دەڵێ ئاسایشی هەولێر دەستی بەسە موادەکان داگرتو و ڤیدیۆش هەیە و جگە لەوە لە زۆربەی شوێنەکان پۆست کرا. موادەکانی لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستی بەسەرداگیرە. زۆر باشە. دوای ئەوەی کە سەڕومەتت کرد تەقەڵیدا لە پشتی گوێت وتیشی کە پێویستەکە بە بۆتۆکس ژانە سەرەکەت یان ئازاری سەرت چارەسەرکەیت. دوای ئەوەشی بۆ کردی؟ بەڵێ ئەمەشی بۆ کردم. دوایەوە من یەکەم جارکە وەسڵەکەیان بۆ کردم، وەسڵیان بۆ کردم بە 55 وەرەقە لە قاتی خوارەوە لە نهۆمی یەکەم. دوای چوومە نهۆمی دووەم وەسڵەکە گۆڕا
کاتێک وەسڵەکە گۆڕا منیش پرسیاری ئەوم کرد وتم لە یەکێک لە بەڕێزەکانی سکرتێرەکەی وتم بێز ئەحمەد بۆچی وەسڵەکەتان گۆڕی وتی لەبەرەوە وەسڵەکەمان گۆڕی لەبەر زەڕیبە ئەمە خۆڵکردنە لە چای حکومەت ئەمە وەسڵی یەکەممە 5500 دلار بەڵێ ئەمەش وەسڵ گۆڕینەکەیە زۆر کراوە بەچەند لە وەسڵی دووەمە 15 وەرەقە ئەمەیان بزات بۆچی بوو ئەم 55 وەرەقە لە بەرامبەر کوام نیشتەرگەری لە بەرامبەر هەر هەم دەرزیەکە هەمیش چۆن بڵێن زگم هەمیش سەڕومەتم بەڵام لە هەمان کاتدا من دەماری ملم ئێستا چێژی خواردنم لە دەست داوە حساسیت مەدایم قورگم و ئەو دکتۆرە بەڕێزە ئێستا هیچ حسابێک بۆ ئێمە ناکە و جگە لەوەش ئەڵێ من سندیکام لە پشتا با قۆناق بڕۆیت دوای ئەوەی کە نیشتەگەری با بڵین هەستێ نیشتەگەریەکە ئەنجامدا دوای 3 جار یان چەند جارکەیت بۆ دوای 2 جار کە عملیاتەکەی بۆ تەواو کردم وتی دوای 10 ڕۆژ چاکە بی دوای 10 ڕۆژ چاک نەبوو من دوای کە سەردانم کردەوە زانیم ئەوە ناتوانن من چاکەنەوە من شێواوم هانام بۆ بەر یاسا بر باشە یاسا چی وچی یاسا من چوون بۆ مارکە شۆرتی ڕاپەڕین کەیسی زۆرتری لەسەر بوو لە هەولێر بەڵێ ئیتر من کە چوون بۆ ئەوێ کەیسی تری لەسەر بۆم دکتۆرە بەڕێزام من سکاڵاکەی خۆم تۆمار کرد و سکاڵایەکەم چۆ بەردەم دادوەری بەڕێز هیچ کەم تەرخەمی نەکرد لیژنەی بۆ من پێکێنا پاشەوەی لیژنەکەم لە تەندروستی لە وەزارەتی تەندروستی لیژنەیەکی گەورەم بۆ پێکات لیژنەکە هاتەوە کە من کێشە لە جەستەم و شکڵ و شێوەم و دەمارم و هەمووی دروست بووە ئەو نووسراوت لە ئێستا بەڵێ ئیتر دوایەوەی کە لیژنەکە هاتەوە دکتۆرەکە بۆ ماوەی 7 ڕۆژ گیرا لە سەجن بوو دەستخۆش کەواتە ئێستا ئەمە نووسراوێک یاخود بەڵگەنامەیەکی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەولێر بەڕێوەبەرەتی لیژنە پزیشکیەکان لیژنەی پزیشکی هەمیشەی کە مۆری پزیشک و تەنانەت سەرۆکی لیژنە و ئەندامانی لیژنەکەشی لەسەرە کە هەمویان بە مۆر و ئیمزا واژویان کردووە لە خاڵی چوارەمە بە تایبەتیڵەن لیژنە بۆ دەرکەوت کە بەڕێز پزیشکی چارەسەر دکتۆر فڵان با من لێرە ناوەکەی نەبم کەم تەرخەم بۆ لە چارەسەرکردن نەشتەرگەریەکە و بڕیاری نەشتەرگەریەکە واتە تەنانەت دیاریکردی خودی چارەسەرەکەشی هەڵە بووە بەڵێ ئەمە دووبارە بەڵگەیەکی دیکەی جەنابتە لەوەی کە ئەم پزیشکە سەرکەوتو نەبووە دوای ئەوە چیترتان کرد ئەمە لیژنە بڕیاری لە بەرژەوەندی جەناب بداوە لە بەرژەوەندی یاساکە داوە قۆناغی ئایندە چی بوو ئەیتر پاشەوە ئەو دکتۆرە کە هاتە دەرەوە هیچ وتی هیچ حسابێک بۆ ناکەم بەم شێوەیە بەڵێ دوای وتی کەسێکی حیزبیم لە پشتە بەڵێ وتی من هەرچە من بڕوا ناکەم بەڕێز سەرۆک مەڵبەندی هەولێر پشتی ناحەقی بگرێ من تەسەوەڕی ئەوە ناکەم کە ڕاستە خۆی خودی خۆی ئەو قسەی کردو بەس من بڕوان بەوە نییە هیچ کەسێک زوڵم قبول ناکە لە ئافرەتێک بکرێ ئەو چی بە بەڕێزتاوت وتی من سەرۆک مەڵبەندم لە پشتە و عیزبەکەی خۆمم لە پشتە لەبەر خاتری عیزبەکەم $1 تێمێ ئەویش لە بە خاتری عیزبەکەمە هیچی تر نییە ئاشتەوایی کۆمەڵایەتی هاتە ئێرە بەڵێ هەر بۆ ماڵمان ڕۆژی عەرفە ئیتر کەس منیش وتم من بەو تێچووە چاک نابمەوە تێچوەکەم بدا لە تێچوەکەم چەنە یعنی لە عملیاتەکە تێچوەکەم بدا ئیتر بەس چاک ببمەوە من ببمەوە کەسە ئاساییەکەی جاران بالای بینەران ڕوون بێ جەنابەت تقریبا $5500 55 وەرەقەت با بڵێن لێسەنراوە لێ وەرگیراوە جگەر لە هاتوچۆ و ئەمە دڵنیا مەسروفەکەی زیاتر بووە چەندی دیکە پێویستە بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر حاڵتە سروشتەکەی خۆت من ئەو دکتۆرە بەڕێزانەی لیژنەکە وتیان ئەم کچە لە کوردستان چاکبوونەوەی نییە بەڵێ چەندین دکتۆری ترمان کرد ئەڵێن ئێمە ناتوانانی ئەو کچە چاکینەوە چارەسەری لە دەرەوەی وڵاتە چارەسەرەکەشم لە دەرەوەی وڵات 6 مانگی پێچێ ئەبێ من 6 مانگ لە دەرەوەی وڵات بم تێچۆکەم چەند بێ ئەو چی وت لە بەرامبەر وتی من ئەگەر ڕازی دەفتەرێک $1 تێمێ ئەگەر ناکەیفی خۆتە پێش ئەوەی بڕوات یەکێک لەوانی کە لەگەڵ یا بچێکی پێبوو وتیان خوشکەکەت ئاگدارەکەینەوە کە واز لەو کەیسە بێنێ ئەنی وەکو هەڕەشەیە بوو لە من وەجگە لەوەش مۆبایلی خێزانەکەمانیان پشکنی وتیان ئەبێ مۆبایلتان بپشکرین و من دواتر هیماڵەوەمان بەڵێ و من دواتر کە
هاتم کۆنفرانسێکم کرد مەبەستی کۆنفرانسەکەی منیش لەوێرەدا ئەوە بوو لە پێش کۆمیسیۆن ویستم داوای ئەوە بکەم کە هەتا کەیسەکەی ئێمە یەکلایی دەبێتەوە کاندیدبوونی بەڕێز دکتۆرەکە ڕاگیرێ تاوەکو کەیسەکەی ئێمە یەکلایی دەبێتەوە هیچ شتێکی تر نەبوو بەس ئەم ئەڵێ لایەنێکی سیاسی لە پشتە من ئەوە بۆ ئێوە ئەگەڕێنمەوە پێم خۆشە پرسیاری لە بکەن لایەنە سیاسیەکە چیە و بەڵگەکانی چیە لە ڕابردوودا لە ڕێگەی ڕکلامی فەیسبووکەوە زانی لە ڕێگەی سناپچاتەوە ڕکلامی سناپچاتەوە من پۆستەکانیم بینی ئەم پرسیارە سەرنجی ڕاکێشاوم و دڵنیان بینەرانیش پرسیارە بۆچی جەنابەت بەردەوام بە دەمامکەوە دەرەکەوی ببوو کە پرسیارەکە شخصیە بەڵام لەبەرەوەی پرسەکەیتەوە بۆ ئەوەی کە تەواوی ئافرەتان هۆشیار بنەوە تەواوی چین و تۆشەکان هۆشیار بنەوە ناچارم هەندێک پرسیار بکەم کە لەوەچێ لە دەرەوەی بەرنامەکە پرسیارێکی شخصی بێ بەڵام بۆ ئەوەی کە تەواو بینەران لایەن ڕوون بێ و دەرزێک لەم بابەتە وەربگرن بۆچی جەنابەت ئەم دەمامکە لا نابێ ینی کاریگەری لەسەر دەموچاو دروست بوو بەڵێ من شێوەی دەموچاوم خوار بووە ڕوومەتەکانم دانێکی تاکە و تاکە ومەجگەلەوە شکلی لێوم بۆ خوارەوەیە ئەنی تێک چووە لە زۆربەی قسەکانم زمانەمەیگرێ و جگەلەوە دەماری ملم ئیژناکە ینی من ئەگەر ئەڕۆمە دەرەوە بۆ هەر شوێنێکە ڕۆم ئەگەر ببێ کەمامە بڕۆم زۆربەی خەڵکەکان توانجم لێ ئاات و گاڵتەیەک وەکو گاڵتە جارێک گاڵتەم پێەکەن لایەنە کۆمەڵایەتەکە تا چەند گرفتی وەجناب دروست کردووە بە دڵنیاوی بە خۆمان ناوچەیەکی کۆمەڵایەتی و باڵێن عشایردان بە دڵنیای ئەم بابەتانە هەزم ناکرێت تا چەمە کاریگەری نەوێنی سەر جناب دروست کردو وەکو ئافرەتێکی چەند جار لەوەچ لە ماڵەوە بیر لە بابەتەکە گریابیت بەڵێ من لە ماڵەوە کێشم بۆ دروست بووە ڕاستە لە کاتێکە ئەوان نەزانن من لە حاڵێکی زۆر خراپم بەڵام ماڵەوەشمان چۆن بڵێن نەفسێتیان ئەزانن من نەفسێتم تێک چووە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە ماڵێش و لە ناو خەڵکیشە بۆم بووە بە گرفت جەنابەت باسی لایەنە یاساییەکەت کرد کە پزیشکەکە و هاتووت لایەنی کۆمەڵایەتیش بۆ ئەوەی بابەتەکە چارەسەر بکە بەڵام لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە کە ئێمە وەکو پەیام لەوێش بووین باس لەوە دەکا کە بابەتەکە کۆتایی هاتووە دوورە لە ڕاستیەوە کێشەکە ئێمە لە دادگایە لە تەمیزە بە هیچ شێوەیەک کێشەکەمان کۆتایی نەهاتوو و جگە لە من دوو کەیسی تریشی لەسرە دوو کەیسی تریش لە ئەوروپایە ینی ئەوە چوار کەیس کێشەکەمان کۆتایی نەهات بەسێکی ناو سنتەرەکەم بۆ کەونی بە دۆداچوون و دو دەڵێن چەندین نەخۆش بەنجەکرێت لە یەک کاتا و نەشتەگەری بۆ کۆمەڵێک دەکرێ و چی ئەڵێ لەسەر خۆم لەوێ بووم بۆ نمونە منیان بەنچە کرد ئەمیان بەنچەکەرەمیان بەنچە کرد تۆزی ئیشیان نەما کرد تۆزێکیشیان نەمێ کرد تۆزێکیشیان نەما کرد ئاوایە گۆڕینی وەسڵەکان لەبەر مەسەلەی ئەوە بوو باڵێن ئەمە و یاخ بەڵە خۆیان وتی خۆی سکرتێرەکەی وتی وتی لەبەر باج بوویان لەبەر ئەو بۆ سیارەکە سێرەکی نەئاسایی وتی نامانەوێ ینی غرامەکەمان زۆر بۆ بێتەوە واتە کەیسەکەش لای ئێوە کۆتایی ناتوە لای یاساش کۆتایی ناتووە ئەم دەنگۆیانە بۆچی بڵاو دەکاتەوە ئەم دکتۆرە بەڕێزە خۆی کاندید کردووە وەکو ڕێکلامێکە بۆ خۆی و هیچ شتێکی تر نییە و لەو ڕۆژەشدا کە ئەو دکتۆرە بەڕێزە ڕێکلامێکی بڵاو کردەوە وتی من ئەمڕۆ هەرچ کەسێک سەردانم بکە داشکانێکی تایبەتم بۆی هەیە لەو ڕۆژە شارێک کۆنگرەی کرد بۆ ئەوەی بڵێ خەڵکێکی زۆری لێ ئەگەرنا هیچ شتێکی تر نییە بۆچی جەناب بچوویتە بەردەم کۆمیسیۆن لە هەولێر دەوتی لە جەناب بلوە دافعێکی سیاسی ئەو هەنگاوت ناوە ئەم بابەتی جەنابەت سیاسیە یان ئینسانی و مرۆییە ئەمەی من ئینسانیەتە هەموو بەڵگەیەکم پێەیە دوورە لە سیاستەوە هیچ سیاسەتێک پشتی ڕووی لەوە نییە و هیچ کەسێک لەگەڵمانە جگە لەخوا جگەلەوە من بۆیە چمە بەردەم کۆمیسیۆن لە کۆمیسیۆن دکتۆرە بەڕێزە خۆی کاندید کردووە ویستم بەپێی یەکێک لە خاڵەکانە بێ ئەو کەسێکە خۆی کاندیدەکە هیچ کەسێکی یاسایی لە پشت نەبێت و لەعنی لەسەری نەبێ من بۆەوە چوومە بەردەم کۆمیسیۆن ئەگینا هیچ شتێکی تر نییە واتە بۆ وەرگرتنی چارەسەر لە وڵاتی ئەڵمانە پێویست بە تقریبا لانی کەم دەفتەرە بێ بۆ 11 دەفتەر وەکو خۆشت توانێت ئەویش ئەگەر بکەومەوە کەسەکەی جاران ینی دەماری ملم بە ئیش بکەێتەوە چکە لەوانەیە دەماری ملی من بە ئیش نەکرێتەوە لە کاتی ئەو نشتەگەری و ئەو چاوەڕوانیەدا هەست بە مزاحفەتەکانی ئەکرد ئەم نشتەگەری هەستەکرد دۆخت باش نییە زەرری بەڵێ من ئازارێکی زۆرم هەیە بەردەوام وە شان ناتوانم بخۆم لەبەر ئازارەکەم و لانی دەرونیشی تێکداوم وە جگە لەوە ناتوانم تێکەڵاوی کۆمەلگا ببمەوە چ داوایەکت هەیە لە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی جگەلەوە ئەم دکتۆرە بەڕێزە ئەڵێ جگە لە کۆمیسیۆن
هیچ کەسێکی تر ناتوانێت تداخلی ئەم سنتەرەی من بکە. من لێرەدا پرسیارم ئەوەیە ئایا ئەی ئیشی تەندروستی چییە؟ من داواکارم لیژنەیەکی تایبەت لەسەر ئەمە پێک بێ. لەبەرەوەی ئەم دکتۆرە بەڕێزە ئەڵێ بەس سندیکاش وەک من زانیاریەکانم بە تەواوەتی لەلایە سندیکا هی خۆیانە خۆی راپۆرتێکیان دروست کردووە لە قسەکانیشە ئەڵێ من لە سنتەرەک ینی لە ئەوەکەیە بووم چۆن بڵێن لەگەڵ لیژنەکەیە بووم شتیوانیە کە دکتۆرێک خۆی لەگەڵ لیژنەیە بێت لە کاتی چۆن بڵێن چارەسەرکردنی کەسێکە ینی بەدواداچوونەکە بەڵێ ئەم دوورە لە ڕاستیەوە و سنتەرەکەش بڵێم چۆن بڵێن شوێنەکەشی خۆیانە بۆیە ینی لەوانەیە بۆیە پشتی با زیاتر لای بینە ڕوون بێ جەنابەت لیژنە پزیشکیەکە لە بەرژەوەندی جەناب و بڕیاری داوە بەڵام سندیکاکەت و جەنابەت گومان دێ لەوەی کە جۆر لە جۆرەکان دەستێوەردانی کردبێت بەڵێ لەبەرەوەی خۆی ئەڵێ من خۆم لەوێ بووم لە قسەکانی شادیارە ئەڵێ خۆم لەوێ بووم لەگەڵ لیژنەکەیە بووم کە ئەم کەسەمان بینیوە من ئەو ڕۆژەی کە منیان بانگی سندیکا کرد سێ دکتۆری بەڕێزی لێبوو خاتونێکشی لێبوو بەشی یاسایی بوو دکتۆرەکان هەمویان بەلان و سیر بوو کە عملیاتەکەی منیان بینی کەوتیان ئۆتی لێ کردووە چۆن وای لێ کردووە دکتۆرەکە من هێشتا قاچم نهێنا بۆ دەرەوە دکتۆرەکە لە دوای من چۆژورەوە لە دەرەوە وەستا بوو چوو بۆ لای لیژنەکە ئەمانە هەمووی خۆی ڕوونە جێگای پرسیارە هیچ ڕەشێکی لێ کردووی بەڵێ ئەڵێ ئەیانەوێ لە کەیسەکە بکشێمەوە وەجگە لەوەش بە کەسی ترە هەڕەشەم لەکەوە بەردەوامیش لە ڕێگای ئەو کەسانی دەوروبەریەوە بڵم چۆن بڵێن سکرتێرەکەیەتی کەسی نزیکی خۆیەتی بێزارمەکەن و سعجمەکەن بەوەی کە من لە کەیسەکە بکشێمەوە و ئەیانەوێ کێشم بۆ دروستکەن و هەر تەنانەت پێیان وتومە کە بۆچی ئەوەنەیەتە هەولێر نابێ ئەوەنە بیتە هەولێر کۆتا پەیامت چییە کە ئەتەوێت لە ڕێگەی پەیام و بەرنامەی بەدواداچوونەوە بیگەێنی لەو چواشتەوەیشدا ئەگەر پەیامێکت بۆ ئافرەتان و بۆ هاوڵاتیان هەبێت کە تا زۆر پێویست نەبن ڕوونە سنتەرانە من لێرەوە بە هەموو ئافرەتەکان ئەڵم وەکو خوشکێک ئەڵێم هەتا لە سنتەرەکە زۆر دڵنیانە بن تاکید نەبنەوە لەوەی کە کەیسی لەسەرە یاننا ئەم دکتۆرە و ئەم سنتەرە جێگای ئەوەیە کە تۆ خۆت بچی بۆ نەشتەرگەریەکە نەچن بۆ هیچ بە هیچ ڕکلامێک هەڵ نەخەڵەتێن چکە من بە ڕێکلام هەڵخەڵەتم هیوادارم هیچ کەسێک تووشی ئەو ئازار و ناڕەحەتیە نەبێت کە من تووشی بووم و جگە لەوەش من لە بەردەم کۆمیسیۆن داوای ئەوم کرد کە بەڕێز کاقوبات بەڕێز کاکپاڤێل کەیسەکەی من بگرنە خۆیان بەڵام هەتاوەکو ئێستا هیچ کەسێک ینی نەهاتۆتە سەر خەت کە بڵێ من کەیسەکەی تۆ ئێمە ینی یەکلایی ئەەکەینەوە هیچ کەسێک و من لێرەوە داواکارم لە لیژنەی تەندروستی کە لیژنەیەک پێک بهێنن بە دوواداچوون بکەن لەسەر ئەم کەیسە. بەمەبەستی وەرگرتنی سەرنجی پزیشکەکەی ڕازاوە سەردانی شاری هەولێر دەکەم بزانم پاساوەکانی ناوبراو بۆ وتەکانی ئەم قوربانیە چییە؟ کاتێک سەردانی ناوەندە تەندروستیەکەم کرد بینیم ژمارەیەکی زۆر سەردانی کرد لە بەردەم سەنتەرەکەی دکتۆری تۆمەتبار کۆبوونەتەوە. دکتۆریش لە بەردەم میدیاکاندا باس لە پرۆژە خێریەکانی لە ماوەکانی ڕابردوودا دەکات. دوای باسکردنی تەواوی پرۆژە و کارە خێریەکانی ڕۆژنامەنووسان بە تایبەتی ئێمەش وەک تیمی بەرنامەی بەدواداچوون بە پێویستمان زانی تەواوی وتەکانی قوربانیەکەی شاری ڕانیا وەک پرسیارە ئاڕاستەی ناوبراو بکەین و لە وەڵامدا دکتۆر هونەر وتی زۆر سپاس پێشەچی ینی ئەو کارێکە ینی ئەوە دەتوانین لە ڕێکاری یاسایی بکرێتن بەڵام کۆمیسیۆن ئەو شوێنە دادگای شوانیە زیاتر بە بابەتێکی سیاسی دەبینێتن و ئەو کێشە لە دادگای یەکلایی بۆتەوە و ئەو کەیسە هێشتان لە دادگای یەکلایی نەکرایتەوە لە ئێستاشدا لە کاتی لێکۆڵینەوەیە ئەوڕاقەکەمان تەمیز کردیتەوە لەلایەن دادوەری تەمیز هێشتان بڕیاری لەسەر نەدراوە چکە ئێمە داوای دووبارە دەستگیرکردنی دکتۆری ناوبراومان کردیە و داوای گۆڕینی مادەکەمان کردیە لە 411 بۆ 412 لێژنەی پزیشکێتی کە 100% ئیهمالی تێدانیە ئەو کەیسە
یەکلا بۆ تۆ دادگا بەنسبەت ئەوەی کاگە گوایە ناوبرا و راپۆرتی پزیشکی لەلایە فەرموو بە راپۆرتی پزیشکیەکەی وەزارەتی تەندروستی پیشانی ناو شاشەی کەناڵەکانتان بدە دەتوانن پەیوەندی بە وەزارەتی تەندروستی بکەم بەنسبەت ئەو سکاڵایی کە لەسەری کرایە و ئەو راپۆرتەی وەزارەتی تەندروستی کە لە 6 دکتۆری بەڕێز پێ کاتیا راپۆرتەکە سەلماندوێتی کە بەرێ ئەو کچە شێوێنرایە نەشتەرگەریەکەی بە سەرکەوتو بۆ ئەنجام نەدراوە و بەڵگەی تەواویشمان هەیە و هەمووی لە ناو دۆسیەکەیەوە و چاوەڕێی دادگای تەمیز دەکەین جوابەکەمان بداتەوە و لەبەرەوەی ئەمە دووبارە داوای دەستگیرکردنەوەی دکتۆرمان کردیە. ئەو کەسە بەڕێزە بەس پێویست ناکە مەسەن بەردەم کۆمیسیۆن دادگانی ئەمە بدەئیان ینی زیاتر ئەو شوێنێکی هەڵبژاردن و ئیتر هێشتا کە ئەلانکردنی کاندیدبوونی من نهاتیە لەو شوێنە پرس کۆنفرانس دەکا لەبەرەوەی کۆمیسیۆن شوێنی ئەو بەڕێزەیە کە خۆی لێ کاندید کردووە ئەوەش بۆ هەندێکی کە بەڕێ کۆمیسیۆن ئاگادار کاتەوە چونکە ئەو بەڕێزە سبەی ببتە ئەندام پەرلەمان حەسانەی یاسایی خۆی دەبێتن و ئیجراعاتەکان ئاسان نابێتن بۆ بریکاردارم بۆ بەناچاری چوە لەوێن دەریش بۆی بۆ کۆمیسیۆن ئاگادار کاتەوە کە بەڕێزی دۆسیەی دادگای لەسەرە و دۆسیەکەش ئێستا لە تەمیزە نەگەڕایەوە بۆیە دەیەوێت کۆمیسیۆنیش ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەرو و هیچ دەستێکی سیاسی لەپشت نییە چونکە بریکاردارم لە مانجی هەشتی پار ئەو سکاڵایە لە دژی تۆمار کردیا دەتوان لە چەند ڕۆژی داهاتوو ینی ئەوە زیاتر دیار دەکەوێتن بەڵام بەنسبەت ئێمە لە ئێستادا ئەو کارنی ئەمە دەکەین یعنی ڕەنگە بابەتەکەی لەو شێوازە زیاتر ببین لە خاصن کە بەرەو بانگەشەی هەڵبژاردن دەچین. ڕازاوا وتیشی لەلایەن هێزانامنیەکانەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک مۆبایلەکەی دەستی بەسەردا گیراوە و پێی وتراوە تۆ بە مەبەستی سیاسی ئەم بابەتت جوڵاندووە لەبەرەوەی پزیشکی ناوبرا و کاندیدی لایەنێکی سیاسیە بۆ هەڵبژاردننی چاوەڕوان کراوی حوزەیرانی ئەمساڵ. ئەم قوربانیە دەڵێت هەموو هەوڵێک دەدەم بۆ ئەوەی پزیشکی ناوبراو لەلایەن کۆمیسیۆنەوە قبول نەکرێت تا پارێزبەندی وەرنەگرێت و کەیسەکەی ئەویش لەو نێوەندەدا ون نەبێت. هەر لەبەر ئەوەش بوو سەردانی کۆمیسیۆنی باڵای عێراقی لە شاری ئەولێر کردو لە پاشان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. ئەوەی جێگەی نیگەرانی قوربانیانی ئەم بابەتەیە هاوکارنەبوونی لایەنە کۆمەڵایەتی و تەنانەت یاساییەکەشە بە شێوەیەک زۆر کاتە و کەسانە بەهۆی پاڵپشتی کەسانی دەستڕۆشت و یاخود حیزبی باڵادەست خۆیان لە سزا قوتار دەکەن و وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن. وەک بەرنامەی بەدوەداچوون زیاتر بەدوای کەیسی قوربانیەکەمان دەچین. لەبەرەوەی پێمان وایە قوربانیا و شێوە لارێمی کوردستان زۆرە. بەڵام بەوەی ڕێگریە کۆمەڵایەتیەکان کەمتر ئەو بابەتە دەخرێنە بەردەم دەستگا ڕاگەیاندنەکان و ڕایگشتی و زیاتر بە ڕێگەی ئاشتەوایی کۆمەڵاتی چارەسەر دەکرێت. سەردانی وەزارەتی تەندروستی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە پایتەخت دەکەم و دەمەوێت وتە و هەوڵەکانی ئەوان لەسەر بابەتەکە بزانم. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتن بۆ نمونەکە کەیسی قوربانی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تەبیعی دەرگا کراوە بۆ هەر کەسێک کە بێتێت سکاڵا تۆمار بکاتن بە پێی یاسای مافی نەخۆش بۆی هەیە سکاڵا تۆمار بکاتن ئەگەر گومانی لەوە دابێتن بەهۆی هەڵی پزیشکیەوە تووشی گرفتێکی تەندروستی بووە یاخود خوانە خواستای گیانی لەدەست دابێتن. سەبارەت بەمە بەپێی یاسا کەیسەکان یەکلای دەکرێنەوە ئێمە کەیسەکانی قوربانی دەکەتن بۆ لە نۆرینگەی پزیشکی بێتن لە نەخۆشخانەیەکی تایبەت بێتن لە نەخۆشخانەی حکومی بێتن یاخود بەهۆی دەرمانەوە بێتن لە سنتەرەکانی جوانکاری بێتن بابەتەکە تۆزێک تەفاسیلی وردەکاری زۆریدا بەڕاستی من نامێت تاو بڕۆمەنا وردەکاریەکانەوە بەڵام هەر نەخۆشێک هەر گلەیەکی هەیە هەر سکاڵایکی هەیە لە هەر ناوەندێکی تەندروستی لە هەر پزیشکێکە ئەتوانێت سکاڵا تۆمار بکاتن ئێمە بەپێی یاسا مامەڵە لەگەڵ کەیسەکە دەکەتن و هەردوو لە بەڕاستی بەپێی یاسا کەیسەکە یەکلای دەکرێتەوە. ئەو قوربانیانی کە ئێمە قسەمان لەگەڵا کردوون مەبەستیانە کە وەزارەت داخل بکە واتە ئێوەش ئەگەر کەسێ هەنا بۆ ئێوە بێن ئێوەش دووبارە ڕێڕەوە یاساییەکە ئەگرنەوە بەر هاوشێوەی بە دڵنیای خۆی بێت چونکە کەیسەکە زۆر بن هەروان. یعنی تۆ مەسەن بۆ نمونە نەخۆشێکە دێتن کەسوکاری قوربانیە کە دێتن سکاڵا تۆمار دەکاتن لە سنتەرێکی جوانکاری لە پزیشکێکی جوانکاری چونکە زیاتر ئەم کەیسانە زۆر بوونە
هەندێک کەیسە بوونە پێشتر کە بەهۆی بابەتی جوانکاری ئەوانەوە بەڕاستی سکاڵیان تۆمار کردووە ئێمە هەر لیژنە یاسایی هەیە لیژنەی بەدواداچوون هەیە بەدواداچوون بۆ کەیسەکە دەکاتن لەگەر هەردوو لایەن قسە دەکاتن گوێ لە هەردوو لایەن دەگرێتن نەک تاکلایەنە بڕیار بداتن ئەمە هەر بە پێ یاسا لە بێ دواتر ڕێڕەوە یاسایەکەی خۆی دەگرێتن و ئەو کەسە مافقی بەشێک لە کەیسەکان ئەچێتە ڕاگەیاندنەکان کۆنگی ڕۆژنامەوانی بۆ ئەبەستێ ئەوە ئەمە ڕێڕەوی یاسایەکەی زۆر پێم خۆش ئەم پرسیارەت کرد هەر کەسێک هەر نەخۆشێکە هەر هاوڵاتێکی گلەیەکی لە پزیشکەیە گلەیەکی لە سنتەرێکی جوانکاری هەیە لە هەر شتێکەیە بەڕاست ئەمانەوێتن ئێمە فێرست کۆنتاکت بین باشە واتە بێت لە وەزارەتی تەندروستی و لەو فەرمانگە تەندروستیانی کە تابعی وەزارەتی تەندروستی لەوێ وەسکاڵات و بەکاتن واتە ڕێڕەوە یاسایەکە بگرێتە بەر نەک بچێتن خوانەخواستە لە بازار لە شوێنێکە بۆ مایکێک بۆ پیجێکی تۆڕە کۆمەڵاتیان قسە بکاتن واتە پێش ئەوەی کەیسەکە بە پێ یاسایەک لای بکرێتەوە ئەو بیکات بە زەدزە و بەهرائیت لە سۆشال میدیا ئەها قسەی نەشیاو بکرێتن واتە زۆر جار ئێمە کەیس هەبوو بەڕاستی پێش ئەوی بگاتە دەست ئێمە ینی خۆی هاوڵاتیەکە یعنی ئەم گلەیشمان بۆ ڕاگەاندنی شێ بەڕاستی بۆ ڕاگەندکارەکان بۆ پامێنە بەڕێزەکان بۆ هەموو ئەو کەسانی کە لە بواری لە وسەتی سەحافە ئیشەکەن یعنی ئەبێ زۆر بە بەرپرسیارەتانە هەستکردن بە مەسئولیت و ماوڵە لەگەڵ ئەم زۆرە کەیسانە بکەن تۆ پێش ئەوەی کەیسەکە بە پێ یاسایەک لای بکرێتەوە ئەچی لێ دوان لە نەخۆشوارەگری لە کەسوکاری نەخۆشوارەگری تر ئەو لە خۆی و قسەکاتن و ترێ بێت بە زەدزە و بەهرا و زۆر ئەمە وا کردووە کە دەرونی خەڵک تێک بچێتن ئێمە لەگەڵ ئەم شێوازەنین وەرن بە پێی یاسا با بە پێی یاسا کەیسەکەی یەکلای بکەن بۆچی وەزارەت تەداخل ناکە بۆ ئەو کێشانە ئەوانە نەبرێتە میدیا مەسەلەن من قوربانیەکەم یەمە لایانی بەرامبەر کە پزیشکی ئەو کۆنگرە نەکات بڵێن بوەستە تا بابەتە یاسایەکەی هەر شتێک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێتن بێگومان وەزارەی تەندروستی ئامادەیەکە تەداخل بکاتن بەڵام من وەکو عەرزم کردی ئێمە لە وەزارەتی تەندروستی بارە جەنابی وەزیری تەندروستی ڕۆژانە دەرگای کراوەیە هەر کەسێک بێتن ئەتوانێتن سکاڵی لا تۆمار بکاتن و ڕۆژانە ئەو کاتی تەرخان کردەوە بۆ هاوڵاتیان بەڕاستی ینی بۆ مەبەستەکەی من ئەوەیە ینی ئێمە داواکارین لە خەڵک لە هاوڵاتین ئەگەر گلەی یەکیان هەیە وەکو گوتم زیاتر ئەگەر سنتەری جوانکاری بێت لە پزیشک بێت لە نەخۆشخانە بێت قسە بۆ میدیا نەکاتن بێت لە وەزارەتی تەندروستی یاخود لە سندیکای پزیشکان یاخود لە بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکانەوە سکاڵەکەی خۆی بگێتن ئێمە دیفاعی لە دەکەین کەیس هەیە کە پزیشکەکە سزا درابێت لە کۆتاییدا یاخود بە شێوەی لە شێوەکان مۆڵەتەکەی لێوەرگیرابێت بەڵێ بە دنیایەوە مۆڵەتیش وەرگیراوەتەوە مۆڵەت وەرگیراوەتەوە نۆرنگەی داخراوە چەندین سنتەری جوانکاری پزیشکی گشتنەماوەکانی ڕابردوو بەشێک لە قوربانیەکان دەڵێن ئەو پزیشکانی بەشێکیان بیانی لە دەرەوە هاتوون و هیچ پسپۆڕێکیان نیە نەخێ دەزانین هیچ پزیشکێکی بیانی بۆی نییە بێتە ناو هەرێمی کوردستان بەبێت تعدیل شەهادە کار بکات ئەمە یەک هەر پزیشکێکی بیانی بیەوێت بێتە ناو هەرێمی کوردستان نۆرنگەی پزیشکی بکاتەوە سنتەری جوانکاری بکاتەوە ئەبێتن تعدیل شەهادەی بۆ بکرێتن هاتاکردنی بڕوانەوە ئەبێت تعدیل شەهادەکەی بۆ بکرێتن وەزارەتی تەندروستی مۆڵەتی کارکردنی پێ بداتن ئێنجە بۆی هەیە لە هەرێمی کوردستان کە وە تەواوی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی تەندروستی دەرچوون پێویستە وەکو خۆی جێبەجێ بکاتن هەر شتێکیش بەدەر لەو ڕێنمایانە بێتن کە لە وەزارەتی تەندروستی هاتووە پزیشکەکە ڕوبەڕووی یاسا و دادگا دەکرێت یەکێک لەو کەسانەی کە زیانی کردووە لە سنتەرانە دەڵێن موادی بەسەرچوو بەکار هاتووە ئێوە وەکو وەزارەت ڕۆژانە دەست بەسەر موادی بەسەرچوودا دەگرێت وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی هەم لە ڕێی لیژنەی بەدواداچوون هەیە لە وەزارەتی تەندروستی و لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشت تەندروستیەکان و ئێمە لیژنەی چاودێری بازاڕ هەیە ڕۆژانە ئەوان بەکار و بابڵێن بەکاری خۆیان هەڵەچن کار و چاڵاکیان هەیە سەردانی سەرەکانی جوانکاریەکان نۆرینگە پزیشکەکان دەکەن هەموو ئەو شوێنانی کە ناوەندی تەندروستین با بڵێن زاچ عیادە بێتن سنتەری جوانکاری بێتن یاخود با بڵێن دەرمانخانەکان بن ئێوە چۆن هەوڵەدەن کە بابەتە یاساییەکان دوور بخەنەوە لە مەسلەی دەستێوەردان و ئەوە چونکە بەشێک لەو پزیشکانە قوربانیەکان دەڵێن پاڵپشتی حیزبیانەیە و بێمنەتن ئێوە تا چەند دڵنیایەدەن بۆ قوربانیانە کە یاسا سەروەرە بێت و حیزب و کەسانی دەسڕۆژ و ناتوان دەستێوەردان من وەکو عەرزم کردی لە هەرێمی کوردستان کەس لە سەر و یاساوە نییە و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کەیسانێکە با بڵێن پەیوەندیان بە سێکتەری تەندروستیەوە هەیە سوپاس بەخوا خۆشبەختانەمە زۆر بێلایەنانە مامەلەمان لەگەڵ هەموو کەیسەکان کردووە و هەموو کەیسەکانیش بەپێی یاسایەک لای دەکەینەوە ئێمە ئەوەندەی کە تێبیری تا کردبێت ئەوەندەی کە بەدواداچوونتان کردبێت ئەوەندەی کەیسەکانی شات بێتە لاتان پێتان وایە ژمارەکە بەرەو زیاتر دەڕوا ژمارەکە لە گۆڕانکاریدا سوپاس بخوا لەم ساڵە کەمتر بووە یعنی واتە
چونکە ئێمە وەکو وەزارەی تەندروستی ینی زۆر بەباشی هاتوونێتە سەرخەت سەباربای ڕێنمای تەندروستی زۆر باشمان دەرکردووە کە پێویستە وەکو من عەرزەکەی ڕێنمایەکان زۆرن پزیشکە بێتن سپۆرت بێتن فزیشک نابێت لە سنتەری جوانکاری لە بەیانیان کار بکاتن پزیشکی بیانی پێویستە مۆڵەتی کارکردنی هەبێتن پێویستە تعدیل شەهادەی هەبێتن لە ڕووی یاسایی وەمە سوپاسی هێزەکانی ئەمنی دەکەین بەڕاستی لێگە حاڵەتی هەبوونی خوانە خواستە پشێویەک ئەوان هاوکارن مەلوەکە گوتم ئێمە گرنگ ئەوەیە بەڕاستی ئێمە لە بەرژەوەی هاوڵاتی نەرێمی کوردستانەوە کار بکەین بەڵام وەکو ئامەر ینی من ئێمە بە ئەمە شەر وەکو معلومێک بدومە جەنابتان لە هەندێکی زۆر نزیک ئینشاڵڵا ئێمە وەکو وەزارەی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنفرانس پێداچوونەوەی ساڵانەمان دەبێتن و تەواوی ئەم پرسە و بابەتانێک کە جەنابە تازە وروژاندت ئینشاڵڵا بە شێوازێکی دەقیقتر واتە وردەکاری زیاترمان دەبێتن لەم کۆنفرانس هەموو شتێک ڕادەگەینین و بێگومان ڕاگەاندنی شتێک لە سەرچیەکان دەبێتن کە بەشدار دەبێت بەداخەوە ئەمە حاڵەتێکە ڕۆژانە ئەیبینین یعنی هەر من دوو ڕۆژ بەر لە ئێستا دوو نەخۆش بە دوای یەکە دووەم نەخۆش و سێم نەخۆشی پێرەکە بینی من هەردووکیان دوو قوربانی بوون هەردووکیان لە وڵاتی تورکیا نەشتەرگەریان بۆ ئەنجام درابوو زیاتر لە یەک نەشتەرگەریشان بۆ ئەنجامدا بوو سەرجەمی نەشتەرگەریەکانیان ئەتوانین بڵێین کە زۆر خراپ بوون و بە شێوازێک کە ڕوخساریان شێوا بوو بەداخەوە ئەمانە ڕۆژانە ئەیبینین هەنێکیان کە لە دەرەوەی وڵات نەشتەرگەریان بۆ کرێت بە تایبەتی لە وڵاتی ئێران و وڵاتی تورکیا ئەمە زۆری بینین هەنێکیشان لە ناوخۆشە با بڵێین کە بەداخەوە ئێمە هەموو کاتەڵێن کە هەم لە ناوخۆ هەمیش لە دەرەوە پزیشکی باش هەیە بەڵام لەگەڵیشماندا لەگەڵ لە هەمان کاتیشا پزیشک و کلینیک و نەخۆشخانەی خراپیشمان هەیە کە لەوانەیە ئەنجامەکەی شتێک با بەدەستەوە کە بە ویستی ئەو کەسە نەبێت کە هەوڵی بۆ یاوە ئەو ئیشانەی کە هەنێک لە هەنێک بوارە کە ئەکرێت بیستومانە لە هەنێ شوێن کە پزیشکەکە تەنها وجودی هەیە با بڵێن کۆمەڵێک ئەسیستانت و یارمەتی دەرهەیە بە تایبەتی کە لە دەرەوەی کوردستانەوە ئەهێنرێن کە لە دەرەوە ئەم ئیشان کردووە یارمەتی دەری پزیشک بوون هاتوون لێرە ئیشەکە دووبارە ئەکەنەوە ئێمە چەند جارێک ئەم حاڵەتەمان بیستووە هەتا لە ناو کۆمەڵی پزیشکانی شاباس کراوە کە هەنێ لەو حاڵەتی لەو جۆرانەمان هەیە بەڵام من وەکو خۆم بەکۆبەی کە شاد حاڵێک بم بەسەر ئەم بابەتەوە تەنها بیستومە ئاگاداری و بابەتە نیم لەبەرەوەی کە پەیوەندی بە منەوە نەبووە ئیشی ناهێسایی لە هەموو شوێنێکی دنیا تەنانەت لە وڵاتە زۆر پێشوەتەکانیشە ئەتوانرێت تێبپەڕێنرێت بەدڵنایەوە لە وڵاتێکی وەکو ئێمەش لە عێراقا ئەتوانێت جارێکی تر ئەم ئیدارەیە تێبپەڕێنرێت و بتوانن کە مادەی کوالیتینزم و خراپ و هەتا بەسەرچوو جاری وا هەیە لەوانەیە لە هەندێک شوێنە ساغ بکرێتەوە چەندین جار پزیشکان لەسەر هەڵا سزادراون و پێم وانییە کە لایەنی پەیوەندیدار کەم تەرخەم بوو بێت بەڵام بە دڵنیاییشەوە ئەزانین کە لە هەموو دنیادا و بە تایبەت لە وڵاتێکی و پێمەدا لە هەندێک بواردا بە دڵنیاییەوە چاپۆشی ئەکرێت یاخود بۆ کەسانێک کە من نادەن بۆ ئەوەی کە کارەکانیان بە شێوازێکی ڕاست و دروست ئەنجام بن بە دڵنیاییشەوە ڕەچاوی لایەنی یاسایی و قانونیش ناکەن کلینیکی زۆر باش سنتەری زۆر باشمان هەیە ئەتوانم بڵێم زۆرترینی کلینیکەکانی ئێمە و زۆرترینی پزیشکەکانی ئێمە لە کوردستان لە زۆرێک لە وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی تریش لەوانەیە باشتر بن لایەنی کەمەکو ئەوانە بن لێرە ئێمە وەکو پزیشکانی کورد زۆر جار ئەگەر بە جۆرێک بێت لە ڕەچاوی لایەنی ئینسانی و مرۆڤی ئەکرێت ڕەچاوی ئەوە ئەکرێت کە پزیشکەکە ناوی خۆی بپارێزێت بەڵام زۆر جار هەیە لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە ئەمەش ڕەچاو ناکرێت لەبەرەوەی کەسەکە بیانیە لە وڵاتێکی وەکو عێراقەوە هاتووە لەوانەیە مادەی کوالیتینیزمی بۆ بەکاربێنێت لەوانەیە نەشتەرگەری خراپی بۆ بەکاربێت چونکە ئەزانێت کە لێپرسینەوەی لەگەڵان ناکرێت خۆشبەختانە لە کوردستانە ناڵم کلینیکی خراپمان نییە کلینیکی خراپیشمان هەیە سنتەری خراپیشمان هەیە کاری نایاساییش و کاری نازانستیشان کردووە بەڵام هیوادارین کە ئەم کەسانێک کەڵەسن بەم کارە بەخوایان نابچنەوە لایەنی پەیوەندیدار و ئیدارەکان چاودێریەکانیان زیاتر چڕش بکەنەوە ئەوەنەی بنگە ئادارم زۆر هیلاکن زۆر ماندوون بۆ ئەوەی کە سنوورێک بۆ ئەم کارە نایاسایانەدا بنێن بەڵام هیوادارین کە زیاتر باشتر ئەمە سنووردار بکرێت مەسەلەی جوانکاری کاتێک جەنگی جیهانیەکان کۆتایی هات کۆمەڵێکی زۆر هەبوون کە دەموچاو و لاشیان بە شێوازێک
شوێنرابوو کە نەیانەتوانی بێنە ناو کۆمەلگا بۆیە دوای ئەوە هاتە کایەوە کە با بڵێن چارەسەرێک بۆ ئەمانە دروست بکەن کە بتوانن جارێکتر بێنەوە ناو کۆمەلگا واتە لە ئەساسا جوانکاری بۆ ئەم کەسانە کە کێشەیەکیان هەیە دروست بوو و ئەوە بوو چارەسەری زۆربیان کردن بەڵام ئێستا لە هەموو دنیاە کەسە ساغەکان بەڕاستی زۆرترین ئەو کەسانن کە پەنا ئەبەن بۆ جوانکاری لە هەموو دنیا هەیە بەڵام لە هیچ شوێنێک وەکو کوردستان نییە بەڕاستی لەبەرەوەی بەبێ هیچ سنوورێک بەبێ هیچ سنوورێکی طبی بەبێ هیچ لێپێسینەوەیەک لە ڕیکلامیشە و لە بەکارهێنانی دکتۆرەکانیشا و لە عیادەکانیشەوە لە کەسانێک کە ئەستەن پیشەیان دکتۆری ژنیە ئەم کارە بکەن بۆ نمونە ڕیکلامەکان بەڕاستی هەمن هەنێ ڕیکلام ئەبینم یعنی هەر یعنی ئەخلاقی پیشەیی زۆر زەعیفە یا هەر تیای نییە ئەمەش وا ئەکا کە کەسەکە ئەگەر بەرنامەشی نەبێ ئەم کارە بکات باشە ئەچێت هەرزەکارە بۆ نمونە یان کەسێکە کە خۆی لە خۆیان حاڵەتێکی بۆ نمونە پێرفێکتی نییە عادەتەن ئەو کەسانە تۆزێک خۆ بەکەم زانینە بەڕاستی ینی وەکۆڵێ جوانکاریە کە پێویست نییە لەبەرەوە ئینسان لە ئەساسا مەزهر نیە ینی جەوهەری ئینسانەکانی گرنگە و ئەسلی بابەتەکە بەڕاستی ئەبێ پێویستە هەم سندیکای پزیشکان و هەم جهەتی معنی کە وزارەتی تەندروستیە پێویستە کە ئەمانە مؤسساتن کە ئەم مؤسساتانە پێویستە بە جدی ئیش لەسەر ئەوە بکەن کە تەنظیمی بکەن و ئیجازەدان بە دکتۆرەکان ئیجازەدان بە کەسەکان لە سنوورێکی مەحدودا بێ لە سنوورێکی مەحدودا بۆ کەسەکان مختص بن یعنی ئێستا دکتۆرمان هەیە لە تەپڵی سەرەوە ئیشی تیا ئەکات جوانکاری هەتاوەکو نوچی پێت ئەمە نابێ ئەبێ اختصاسێک وەربگری ئەم کەسە بە تایبەت لەو بوارەیە ئیش بکا کە اختصاسیەتی بۆ نمونە یعنی تۆ ناکرێ بەڕاستی دکتۆرێک تەجمیل بک بۆ مناڵێک کە 14-15 ساڵە لە کاتێکە دڵنیام خۆی ئەگەر مناڵەکەی داوای لێ بکات تەجمیلی بۆ بکات دڵنیام 1000 مبڕری بۆ ئێنێتەوە واتە من پێم وایە دکتۆری جوانکاریەکان بەتایبەتی ئەبێ زیاتر دەوری باوک ببینن لە هەنێجار دەوری توێژەری کۆمەڵایەتی ببینن لەبەرەوەی زۆربەی زۆری کێشەکان دەرونیە وەک لەوەی کە ئەوە بێ یعنی ئێستا من دکتۆرێک برادرم هەیە ئەڵێ چەندین کەسێ بۆلام ئەڵێ بۆ نمونە تەجمیلی لوتەکەم ئەڵێ بەقوربان تۆزێک خۆت قەڵەوکە لوتت عیبی نییە قەناعەتی پێ ئەکات واتە ئێستا بۆ نمونە تەجمیل کراوە ئەم پێڵووی چاوە تەجمیل کراوە ئێستا چاوی داناخرێتەوانێ ینی حاڵەتمان هەیە چاوی داناخرێتەوان حاڵەتمان هەیە چەندین دەرزی دراوە لە خەڵک کە تووشی کێشەی گەورەی کردووە و چەندین کەیس ئەمانەش هەمووی کەیسمان هەیە لە دادگا جۆرا و جۆر با بڵین ئەوانەی وە تەبان هەموو کەیسەکانی ژنیان بۆ دادگا بەشێک لە کەیسەکان بەڕاستی لەبەرەوەی کە کۆمەلگاکەمان ئێمە کۆمەلگایەکی دینی و زاڵە بەسەریە زۆر جار مەسئولیاتەکە ئەخاتم ئەڵێ قەزا و قەدەر بوو یعنی ئەوایە ئەمە ڕوو بدا زۆر جار بەمە کۆتایی دێت و زۆر جار بە ڕەنگە تەداخلاتی عەشایری و سوڵحی عەشایری لە دەرەوەی دادگا بکرێ بەڵام لە کۆتاییە کۆمەڵێک کەس هەن کە هەر یەنە دادگاکان و سکاڵاکانیان یەنە دادگاکان و دادگاش لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک دەهێنێت لەسەر ئەوەی کە ئەمە تەبعاً لە دکتۆری مختص پێک دێن لەسەر ئەوەی کە سەبەبی وەفاتەکە بۆ نمونە حاڵەتمانە ئێمە لە ڕووی قانونیەوە ئەگەر کەسەکە وەفات بکە مادەی 411 قەتلی خەتا کوشتنی با بڵێن هەڵا ئەیگرێتەوانێ و ئەگەر با بڵێن زیانی پێ بگەێنێ بە شێوە لە شێوەکان ئەوە پێ مادەی 416 زیان گەیاندن ئەگرێتەوە ئەمە حاڵەتی عەمدی نەبێ و دکتۆرەکان من حەزەکەم لێرەوە ئاماژە بە یەک شت بەم کە لە ڕووی قانونیەوە ئەگرێت لەلایەن دکتۆرەکانەوە طبعاً عەقدێکمان هەیە کە نەخۆش پڕی ئەکاتەوە پێش ئەوەی کە بچێتە عەمەلیاتەوە یاخود ئەگەر بێهۆش بێ یا حاڵەتێک بێت طبعاً کەسە نزیکەکانی ئەم عەقدە پڕ ئەکەنەوە ئەم عەقدە ڕاستە بە ڕزای هەردوو لا ئەکرێ بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە لایەنەکان لە مەسئولیت ئەپارێزێ وەکو ئەڵێ یعنی هیچ مەسئولیاتێک نی ئێمە حاڵەتی ئیهمال و تەقسیرمان هەیە واتە تۆ کاتێککە هەڵەیەکی گەورە ئەەکەی خەتەئی فاحشی پێ ئەڵێن لە قانونە کاتێککە هەڵەیەک ئەەکەی کە نابێ بیکەی کە لە ستانداردی دکتۆریان نییە یاخود کە هەڵەیە ئەەکەی ئەبێ ئەم هەڵەیە مەسئولیاتی جەزائیش و مەدەنیشت لەسەر دروست ئەکات
واتە ئەم عقدا ئەوە نییە بڵێ هەموو مەسئولیاتێک ئەکا بەڵام ئێمە بە وەکو ئەڵێ هەمووشی نەخینە سەر دکتۆرە بەڕێزەکان تەمان دکتۆری زۆر باشیشمان هەیە بە ئینساف ئەوە بەڵام هەر ئێجا لە ڕەنگە قەزا و قەدەریش بێ بۆ نمونە هەنێ نەخۆشی هەیە لە ئەسنای نەخۆشەکە یا زەبحەلی ئێدا یاخود دکتۆرە نەخۆشەکە بە پێی پێویست عیلاجەکان بەکار ناهێنێ. بە درێژایی خۆ ئامادەکردنم بۆ بەرنامەکە و بانگێشکردنی میوانەکان بەرکەوتنم لەگەڵ زۆرێک لە قوربانیەکانی ئەم بەشەدا هەبووە کە بەهۆی سنتەرەکانی جوانکاری و زیانیان بەرکەوتووە بەڵام بەهۆی لایەنە کۆمەڵایەتیەکە و نەیانتوانیوە لە بەردەم کامێراکاندا قسە بکەن بەڵام هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی کە ئەم گرفتانە لایەنی خێزانی و دەرونیان تێک دەدات و قوربانی یەکەم و کۆتاییش هەر ئەوانن لەبەر ئەوە تاکە داواکاری ئەوان هۆشیارکردنەوەی ئێوەی بینەر و تۆی هاوڵاتیە لەوەی کە کارێک کە زۆر پێویست نەبوو واتە گرفتێکی جەستەیی نەبوو بە هیچ شێوەیە پەنا نەبەنە بەر جوانکاری و سەنتەرەکان بۆ ئەوەی هاوشێوەی ئەو قوربانیانە نەبنە سوتەمەنی تا بە یەکگەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپاردە زایانەکان.